يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. سپاس و ستایش بۆ خوای تاک و تەنها و بێشەریک کە ئەم ساڵیش تەمەنی پێبەخشینەوە دەرفەتمان بوو کە بە خزمەت مانگی پڕ بەرەکەتی ڕەمەزان بگەینەوە. چەند ڕۆژێکی کەممان ماوە بگەینە خزمەتی ئەو مانگە پیرۆزە کە مایەی نوێبوونەوەی دین و ئیمانمانە. سوپاسی خوای پەروەردگار دەکەین و داوای لێ دەکەین کە هیدایەتمان بدە، لەشمان ساغ بکە بە دڵی خۆشەوە، بە جەستەی ساغەوە، بە کوردستانێکی پڕ لە ئەمن و ئەمانەوە، بە مزگەوتی کراوە و ئاوەدانەوە ئینشاء الله تعالى لە خزمەتی ئەو مانگە پڕ خێر و بەرەکەتە دابین. بە پێویستی دەزانم کەوە بە 7 خاڵ ئاماژە بەوە بدەم لە پێشوازی مانگی پڕبەرەکەتی ڕەمەزاندا چی بکەین. کاتێکەوە لە چەند ڕۆژی داهاتوودا دەچینە ناو مانگی ڕەمەزانەوە، با ئەم خاڵانە لە ئێستاوە دیاری بکەین کە بیکەینە دەستپێکی پێشوازی و لە ناوبوونی مانگی ڕەمەزاندا. یەکەمیان بە گەورەگرتن و بە گرنگ تەماشاکردنی ئەو مانگە کە تاکە مانگە خوای پەروەردگار لە قورئاندا ناوی هێناوە، شەهر ڕەمەضان الذي أنزل فيه القرآن. تەنها یەک مانگ لە ناو 12 مانگەی ساڵدا ناوی هاتووە کە ئەویش مانگی پیرۆزی ڕەمەزانە. بۆچی ئەوەندە ڕەمەزان گرنگە؟ لەبەر ئەوەی قورئانی تیا هاتۆتە خوارەوە. چەند لێچوونێک هەیە لە نێوانی قورئانی پیرۆز و مانگی پڕبەرەکەتی ڕەمەزاندا. ئەو ئاەتە قورئانی پێمان دەڵێ هەتا قورئان بمێنێ مانگی ڕەمەزانیش دەمێنێ. ڕەمەزان و قورئان دوانەیەکی لێکدانە بڕاون. لەو لێکچوونانەی لە بینی قورئانی پڕبەخشش و ڕەمەزانی پڕبەرەکەتدا هەیە، یەکەمیان ئینسان کاتێک کە باسی قورئان دەکا یەکسەر دین و ئیمان و ئیسلامی دەکەوێتەوە یاد. هەر خواناسی ڕاستەقینە و یەکتاپەرستی خوا و بوونی قیامەت و زەخیرەی قیامەت لەگەڵ بیستنی وشەی قورئاندا هەموو جوانیەک، هەموو چاکیەک، هەموو پاکیەک، هەموو عەقیدە و تەوحید و یەکتاپەرستێکی خوا دێتە مێشکی ئینسانەوە. لەگەڵ بیستنی وشەی ڕەمەزانیش کە مانگی نازڵبوونی قورئانە، هەر کە دەڵی مانگی ڕەمەزان هات، ئینسان باسی خواناسی و دینداری، ڕۆژ و شەو نوێژ، مزگەوتی گەرم و گوڕ، دوعای بە کۆڵ، عومرە، تەوبە، زەکات، بەخشندەیی، لێبوردەیی، تەقوا، بازاڕی قیامەت دێتە دید و خەیاڵی ئینسانی ئیماندارەوە. هەر لەگەڵ وشەی ڕەمەزانت بیست، هەموو ئەم شتانە دێنە بەر چاوت، دێنە بەر دیدەت. دووەمیان قورئان هەر کاتێکی ئینسان دەیخوێنێتەوە بەلایەوە تازەیە. چەند جار سوورەتێکی قورئان بخوێنەوە، خەتمی قورئان بکە، ئەڵێ یەکەم جارتە. قورئان هەرگیز کۆنبوونی بەسەردا نایە. مانگی ڕەمەزانیش کە مانگی هاتنە خوارەوەی قورئانە، هەموو ساڵێ بۆ ئینسانی ئیمانداری ڕاستەقینە ئاوایە. ئەڵێ یەکەم ڕەمەزانتە و تازە داخڵی ڕەمەزان دەبی، ئەوەندە تاموچێژێکی تایبەتی هەیە، ئەڵێ ئەم ڕەمەزانە لە ڕەمەزانی پار نەچوو. سێمیان ساڵیادی هاتنە خوارەوەی قورئان لە شەوانی قەدردایە، لە شەو پیرۆزەکاندایە، لەیلەت القەدر. ئینسانی ئیماندار لەو شەوەدا ئەوەندە شادمانە، ئەوەندە ئیمانەکەی بەهێز دەبێتەوە، ئەوەندە گەرم و گوڕیمان پێوە دیار دەبێ، ئەڵێ هەر ئەو ساتەیە کە قورئانی پیرۆستیا هاتۆتە خوارەوە. بۆیە لە مانگی ڕەمەزاندا لە شەوانی قەدردا ئینسانی ئیماندار ڕێک دەکەوێتەوە ئەو حاڵەتەی کە بۆ یەکەم جار لە مانگی ڕەمەزاندا قورئانی پیرۆز هاتە خوارەوە. کەواتە لە خاڵی یەکەمدا پێویستە زۆر بە گەورەی و بە گرنگی تەماشای مانگی پیرۆزی ڕەمەزان بکەین.
زۆر بە گەرم و گوڕیەوە خۆمانی بۆ ئامادە بکەین. دووەمیان دوعای بینینی مانگی یەکشەوەی ڕەمەزان بکەین. ئەگەر لە شەوی یەکەمان نەتبینی لە شەوی دووەما لە کوردستانی خۆماندا زیاتر بەرچاو دەکەوێت کە ئەگەر ئاسمان ساماڵ بێ ئەو دوعایە بکەین کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کردوویەتی لە مسند ئیمام ئەحمەدە هاتۆ حەدیثێکی حەسەنە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کاتێک کەوا مانگی یەکشەوەی دەبینی پەنجەی بۆ ڕادەکێشا و دەیفەرموو اللهم أهله علينا بالأمن والإيمان والسلامة والإسلام ربي وربك الله هلال رشد وخير. دەیفەرموو یا ربی خوای پەروەردگار یا ئەڵڵا داوای لێ دەکەم ئەم مانگە نوێ بێتەوە بە سەرماندا بە ئەمن و بە ئیمانەوە، بە سەلامەتی و بە ئاشتی و بە ئارامی و ئیسلامەتیەوە. ئەی مانگ خوای من و خوای تۆ هەر یەک خوایە کە ئەڵڵایە. یا ربی خوای پەروەردگار لێت دەپاڕێمەوە کە مانگێکی پڕ خێر بێ، پڕ بەرەکەت بێ، مای هیدایەت بێ، مای نوێبوونەوەی ئیمان بێ، مای نوێبوونەوەی ڕزق و ڕۆزی حەڵاڵ بێ بۆمان، مای جەستەی ساغ بێ بۆمان. ئەم دوعایە بکە لە کاتی بینینی مانگی تازەی ڕەمەزاندا. سێمیان دوعاکە بکەین بە کردار، بەردەوام هەوڵ بدەین ئەو دوعایانەی کە دەیان خوێنین هەر بە زوبان نەبێ، هەوڵی ئەوە بدەین لە ژیانی کردداری ڕۆژانەی خۆشماندا بیانکەین بە کردار و کاریان پێ بکەین. ئەو دوعایی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی اللهم أهله علينا بالأمن والإيمان والسلامة والإسلام، پێمان دەڵێ دوو شت شاراون: ئەمنی ناودڵ، دڵنیابوون و ئۆقرەیی ناودڵ و هەستکردن بە ئارامی دەرونی لەگەڵ ئەرکانی ئیماندا، ئیمان بەخوا و فریشتەکان و قیامەت و ئەوانە شتێکی نادیارن. ئەو شت دەرونەی تۆ کاتێک کە ئارام بوو هەستت بە مرتاحی دەرونی کرد، لە خۆت ئەمین بووی، دڵت ئارام بوو کە ئازاری کەسانی ترن نەداوە، هەروەها لە ئاشتی و ئارامیشدا بووی، ئاشتی، سەلامەتی، بێوەیی لەگەڵ ئەرکانی ئیسلام کە نوێژ و ڕۆژ و ئەوانە شتی دیارن، ئەوانش بە ئاشکرا دەبیندرێن. ئەم حەدیثەی پێغەمبەر صلی الله عليه وسلم پێمان دەڵێ هەر ماڵێک ئۆقرەیی دەرونی تێدا بوو، ژن و مێرد و منداڵ هەستیان دەکرد، دڵیان ئارامە. هەر ماڵێک خۆشەویستی تێدا بوو لە بینی ئەندامانی خێزانەکەدا، هەر ماڵێک ئاشتی تێدا بوو، دوور بوو لە شەڕ و بۆڵە و شەڕ و قسە بەیەکگوتن و یەکتر عاجزکردن، هەر ماڵێک لە نێوان ئەندامانی خێزانەکەدا ڕێز و حرمەت هەبوو، ئەو ماڵە ئیمانی تێدایە، ئەو ماڵە ئیسلامی تێدایە. و دینداری ڕاستەقینەش لەزەتی کاتێکە کە ئینسان لە ناو ژینگەیەکی ئاوادا خواپەرستی بکە. ئەینا هەرچەند تۆ خواپەرستی بکەی، نوێش بکەی، ڕۆژوو بگری، قورئان بخوێنی، زیکر بکەی، ئەگەر ناو ماڵ و خێزانەکەی خۆت ڕاحەتی نەفسی، دڵنیایی دەرونی، دووربوون لە شەڕ و هەرا و بەگژای چوون و دەنگە دەنگ و بۆڵە بۆڵ و پرتە و پرتەی تێدا بوو، حەز ناکەی، لەزەتیش لە خواپەرستیەکە ناکەی، نازانی چیت کردو و چی دووتووە. هەروەها پێمان دەڵێ گوندێک، شارۆچکەیەک، شارێک کە هێمن بوو، کە خەڵکەکەی لە یەکتری دڵنیا بوون، کە بێدەنگ بوو، دوور بوو لە تەق و تۆق و تەقینەوە، دوور بوو لە ژاوەژا و ئاژاوە و دووبەرەکی و بەگژایە کاتن و چاڵبۆیەک هەڵکەندن، دینداری ڕاستەقینەوە لەو شوێنەدایە، ئیسلامەتی ڕاستەقینەوە لەو شوێنەدایە و لەزەتی خواپەرستی لێ دەکرێت. هەروەها پێمان دەڵێ وڵاتێک، نیشتیمانێک کە پڕ بێ لە هێمنی بۆ دەرونی ئینسان، پڕ بێ لە سەلامەتی بۆ جەستەی ئینسان، مرۆڤەکان بتوانن بە ئازادی و سەربەستی بە هێمنی لە وڵاتی خۆیاندا بێن و بڕۆن. وڵاتێک کەوا دڵنیایی تێدا بێ، تۆ دڵنیابی لە داهاتوت، دڵنیابی لە ژیانت، دڵنیابی لە موچەت، دڵنیابی لە پاراستنی کەرامەت و شەخصیەت و سەروەت و سامان و ناموست. وڵاتێک کە تەبایی تێدا بێ، خەڵکەکەی یەکتریان خۆش بوێ، ئەو وڵاتە دینداری ڕاستەقینەی تێدا دەکرێت، ئەو وڵاتە ئیسلامەتی ڕاستەقینەی تێدا دەکرێت. ئێمەی موسڵمان
وەکو خێزانی مسلمان ئەگەر دەسەڵاتمان بەسەر دەرەوەی ماڵی خۆشماندانە بێ، ئەگەر دەوڵەت و سیاسەتی وڵات بە من و بە تۆ هەڵ نەسووڕێ و ئەو شتانەی کە دڵ دەیخوازێ و ئیسلام دەیەوێ پێمان نەکرێ، بەڵام خۆلانی کەمەکەی دەتوانین لە ماڵی خۆماندا پیا و ژن بە یەکەوە، ژن و مێر لەگەڵ منداڵەکانیاندا، لەگەڵ دایک و باوکیاندا، لەگەڵ خێزانەکەیاندا هەوڵ بدەن ماڵێکی پڕ لە هێمنی، پڕ لە ئارامی، پڕ لە ڕێز، پڕ لە خۆشەویستی لە پێشوازی مانگی ڕەمەزاندا ئامادە بکەن. ڕەمەزان دەبێتە میوانی ئەو ماڵانەی پڕن لەم شتانە، دوورن لە ژاوەژاو، لە بەگژا یەکتر هاتن، لە بێحورمەتی بە یەکترکردن، لە دەنگەدەنگ و پرتە و بۆڵە و ناشکوری. با ماڵەکانمان ئامادە بکەین و دەرگاکە بکەینەوە بۆ پێشوازی مانگی پڕ بەرەکەتی ڕەمەزان. چوارەمیان بەو پەڕی خۆشحاڵیەوە بە هیممەتی بەرزەوە خۆمان ئامادە بکەین بۆ مانگی ڕەمەزان. ئێمە پێویستیمان بە ڕەمەزانە، نەک منەت بکەین کە بە ڕۆژووین و وابزانین مانگی ڕەمەزان پێویستی بە ئێمەیە. هەر یەکێک لە ئێمەی مسلمان دڵنیا بێ لەوەی ئێمە پێویستیمان بە مانگی ڕەمەزانە. یەکەمیان لەبەر ئەوەی لە ڕەمەزاندا دین و ئیمان نوێ دەبێتەوە. ئینسانی مسلمان پێویستی بە خۆپاککردنەوەیە. لە ڕەمەزانە تەوبەیەکی نەسوحی ڕاستەقینە دەکەی و داوای لێ خۆشبوون لەو هەموو گوناهە دەکەین کە لە ڕابردوودا کردومانە. ئینسان بەڕاستی لە ڕەمەزاندا چێژی خواپەرستی وەردەگرێ، حەز دەکات دین و ئیمانی نوێ بۆتەوە. چێ هەیە لە ئێوەی بەڕێز شاهیدی ئەو ڕاستیە نەدا لە ڕەمەزاندا حەز بە نوێبوونەوەی ئیمانەکەت دەکەی؟ بەڵ بڕواتان هەبێ ئەو ڕەمەزان و مانگی پڕبەرەکەتی ڕەمەزان نەبوویایە ئینسان ئیمانەکەی بەرەو لاوازی و کاڵبوونەوە دەڕۆیشت. دووەمیان ئەگەر لە ڕووی زانستیەوە لێکچوون و تەشبیهەکە بە دروست نەبێ، بەڵام دەتوانین لە ڕووی معنەویەوە بڵێن گونجاوە. ئینسان کاتێکەوە مەترسی ڤایرۆسێکی هەیە، وەکو ئێستا ڤایرۆسی کۆڕۆنا، ڤاکسین لە دژی پەیدا دەبێ. ئینسانێک لە جەستەی ساغەوە دێنێ ڤاکسینەکات دەکاتە لەشی خۆیەوە بۆ ئەوەی بەرگەی ئەو هەموو ڤایرۆسە خراپانە بگرێ کە خەریکن مرۆڤ دەکوژن، هێرش بۆ جەستەت دێنن. تۆ کە ئەو بەرگری و مەناعەت وەرگرت، ئەو کاتە بێمنەت دەبی لەو ڤایرۆسانی کە دێنە جەستەتەوە، دایان کوژێ لە ناویان دەبا. ئەم ڤاکسینەش مانگی پڕبەرەکەتی ڕەمەزانە کە ئینسان لە ماوەی مانگێکە بەکاری دێنێ و جەستەی بەرگریەکی بەهێز پەیدا دەکا. ئەم دەرزیە، ئەم ڤاکسینە بۆ ماوەی 1 ساڵ مەفعولی دەمێنێ و کاریگەری دەمێنێ تا ڕەمەزانی داهاتوو. لە ماوەی ئەو ڕەمەزان بۆ ڕەمەزانەدا کە تۆ جوان خواپەرستیت کردو و 1 مانگ جوان لە خزمەتی دینی ئیسلامدا بووی، کاتێک کەوا هێرش و ڤایرۆسی شوبوهات و شەهەواتت بۆ دێ، دوو ڤایرۆسی زۆر خەتەرناکن. شوبوهات بۆ سەر عەقیدە و بیر و باوەڕت، شەهەوات بۆ جنس و نەفس و لاشەت، ئەمانە بەردەوام هێرشمان بۆ دێنن. تۆ 1 مانگ بەرگریەکی وات پەیدا کردووە، بەویستی خوازاڵ دەبی بەسەر هەموو ئەو شوبوهات و شەهەواتانەی کەوا هێرشت بۆ دێنن. لە ڕەمەزانی داهاتوودا جارێشکە ڤاکسینەکە بەکاردێنێەوە و خۆت ئامادە دەکەیەوە، کەواتە ئێمە پێویستیمان بە مانگی ڕەمەزانە، ئێمە پێویستیمان بە مانگی بە ڕۆژووبوونە. لە ڕووی جەستەییەوە ئێمە پێویستیمان بەوە هەیە کە لە ساڵێکە مانگێک بە ڕۆژوو بین، بۆ ئەوەی کەوا ئەو مادە زیان بەخشانەی کەوا ڕوو لە لاشەمان دەکەن خۆمانیان لێ بپارێزین. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ ئەسیام جونە، ڕۆژوو قەڵغانە، قەڵغان. ڕۆژوو ئەو ڤاکسینەیە کە باسمان کرد هەموو شەهەوات و شوبهات ڕوت تێ بکە، ناتوانێت بێتە جەستەتەوە، ناتوانێت کە حال لە ناوت بەرێ و بێدین و بێ ئیمان و بێژینت بکە. ئەسیام جونە، ڕۆژوو قەڵغانە، ڕۆژوو قەڵاتێکی پارێزەرە بەرامبەر بەو ناحەزانەی کەوا هێرش بۆ دین و بۆ ژینت دێنن. پێنجەم لاشەمان پاک دەکەینەوە. ئێمە پێویستیمان بە ڕۆژووە، ساڵی 1 مانگ بە ڕۆژوو بین بۆی جەستەمان لەو هەموو شەکرە زیادەی، لەو هەموو چەوریە زیادەی کە بەکارمان هێناوە خواردومانە و لە جەستەماندا کەڵەکە بووە، پێویستیمان بەوە هەیە ئەم موزەیە فڕێ بدەینەوە، لە بازاڕی لەشا بەکاری بێنینەوە، مەغزەنەکانی جەستەمان لە جگەر و ژێرپێست و ئەوانە خاڵی بکەینەوە،
بەچی دەبێ بۆی ماوەیەکی دوور و درێژ تۆ نە ئاو بخۆیتەوە نە نان بخۆی هیچ نەخۆی لە بەربانک هەتا لە پارشێو تا بەربانک. بارسیلوس پزیشکێکی سویسریە دەڵێ برسێتی و برسی بوون بۆ ماوەیەکی دیاریکراو چەند جارێک بە سوودترە لە دەرمان بەکارهێنان بۆ چارەسەری نەخۆشی. ئەبینی دوای 6 سعات لە بەڕۆژووبوون تا ڕادەی سەریەشەیەک دەتگرێ، ئەوە نیشانەی ئەوەیە شەکرت دابەزیوە. جاران خواردووتە، ئێستا کە بە ڕۆژوو شەکرت دابەزیوە هیچ ناخۆی جەستە ئاماژە بەوە دەکا ئەی ئەو شەکرەی کەوا کۆبووەوە لە جگەرە لە جەستەدا، ئەی ئەو چەوریانەی کە چەند 11 مانگە کۆت کردوونەوانە و خەزنت کردوون لە ژێر پێستا بێنن فڕێدەن ئەم مرۆڤە پێویستی پێێتی وردە وردە ئەو وزەیە دەسووتێنی. واتە لە دوای مانگەکە جەستەیەکی پاک و پوختت بۆ دروست دەبێ. ئینسان ئەگەر نەخۆش نەبێ بە ئاشکرا هەز بەوە دەکا لە کۆتایی ڕەمەزانە چ جەستەیەکی خۆشی هەیە. بۆیە ئێمە پێویستیمان بە ڕەمەزانە بە ڕۆژوو 1 مانگی پڕبەرەکەتی ڕەمەزانە جگە لە پاداشتە گەورە قیامەتیەکەی بۆ ئەوەشکەوە جەستەمان پاک بکەینەوە. خاڵی شەشەم ڕۆژوو فێری ڕەوشتە بەرزەکانمان دەکا. ڕۆژوو دوو جۆری هەیە، ڕۆژوێک بۆ خۆمانە، ڕۆژوێک بۆ ناو کۆمەلگایە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە صحیح بوخاریدا فەرموودەکە هاتۆ دەفەرمێ من لم يدع قول الزور والعمل به فليس لله حاجة في أن يدع طعامه وشرابه. هەر کەسێک واز نەهێنێ یەدع یعنی دەستی لێبەر نەدا، دەستبەرداری درۆ نەبێ، دەستبەرداری چاواشەکاری نەبێ، دەستبەرداری فرت و فێڵ و غەیبەت و بوختان و کارپێکردنیان نەبێ، واتە هەم خۆی نەیکا هەم قسەی درۆزنان و چاواشەکاران و بوختیانچیانیش نەگوازێتەوە. هەیە دڵە خۆم درۆ ناکەم بەس درۆی خەڵک دەیجەڕمەوە، هەر درۆیە. هەیە بوختان ناکە بوختانی خەڵک لە فەیسبووکا بڵاو دەکاتەوە، کۆمێنتی ناشرین دەنووسێ. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی هەر کەسێک واز لە درۆ لە درۆزانی و لە درۆزنی و لە درۆ گواستنەوە و لە بوختان هێنان و بردن و لە غەیبەتکردنی ئەموو ئەو لە تەشهیرکردن بە کەسایەتی خەڵکان نەهێنێ، خۆی گەورە پێویستی بەوە نییە کە واز لە خواردن و خواردنەوە بێنێ. تەماشاکەن بەڕێزان لە بەرامبەر وشەی طعامە و شەرابە، لە بەرامبەر ئاو خواردندا پێغەمبەری خوا وشەی درۆ و هێنان و بردننی درۆی باس کرد. واتە ئینسان لەگەڵ خودی خۆیدا حرامە ڕۆژوەکەی بەتاڵ دەبێتەوە کە هیچ شتێک بچێتە جەستەیەوە لە خواردن و لە خواردنەوە. لە مقابلی شاکاتێک کە دەستیەوە ناو کۆمەلگا زۆر زەرورە کە ئاگامان لە خۆمان بێ، دڵنیابین لەوەی کە زمانمان بپارێزین بۆ هەتا بیپارێزین. ئەمە قورسترین بەشی ڕۆژووە. زۆر بە ئاسانی خەڵکێکەیە موسڵمانی ژنێ و چەند سعات بە ڕۆژوو دەبێت ڕێژیم دەکا و دەوێت جەستەی خۆی زەعیفکە بۆ تەندروستی بەکاری دێنێ. بەڵام بەڕاستی ڕۆژووی قرس ئەوەیە کە مرد و پاڵەوان بین ئاگامان لە زمانمان بێ، چونکە ئەگە ئەمیانت بەڕەڵا کرد تۆ هەر نان و ئاو مەخۆ، ئەو برسێتی و تینوێتی دووە ماوەتەوە زۆر ڕۆژوان دەبێن. اینجا ڕۆژوو لەباری نان نەخواردن و ئاو نەخواردنەوەوە ڕخسەتی هەیە. فمن كان منكم مريضا أو على سفر فعدة من أيام أخر. بەڕێزت دەتوانی ئەگەر لە سەفەر بووی، ئەگەر نەخۆش بووی، جەستەت ساغ نەبوو، دکتۆری پسپۆڕ ڕێگای پێدای بە ڕۆژوو نەبی، دواتر قەزای بکەیتەوە یان کەفارەتی بدە ئەگە نەخۆشەکە درێژخایان بوو. بەڵام هیچ دەقێک نییە لە شەرعا نە لە سەفەردا نە لە ماڵەوەدا نە لە نەخۆشیدا لە ساغیدا ڕێگەتدا درۆیەک بکەیت، بوختانێک بکەیت، چاواشەکاریەک بکەیت، کەرامەتی کەسێک بڕوشێنیت، کۆمنتێکی ناشرین بۆ کەسێک لە فەیسبووکەکەدا بنووسی، ئەمە ڕێگە پێنەدراوە. بۆیە ڕۆژوو قوتابخانەیەکە فێری ئەخلاقی جوانمان دەکا. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ لە قوتابخانەی ڕۆژوودا فێری ئەوە بن نەک شەڕ مەفرۆشن، شەڕیش مەکڕن. فإن سابه أحد أو قاتله کەسێ قسەی پێوتی، کەسێ هێرشی کردە سەر، کەسێ ویستی بتکوژێ شەڕ لەگەڵ بکە، تۆ جوابی مەدەوە، جوێنی پێمەدەوە، پەلاماری مەدەوە، بڵێ ئینی صائم، ئینی صائم، من بە ڕۆژووم. ئەمە دینی ئاشتیە. ئەو کەسانی کە باسی ئاشتی دەکەن ئیسلامی ئێمەیە کە پەیامی ئاشتی لە ڕۆژوودا دەگەیەنێ. بۆیە لە ئێستاوە بڕیار بدە ئاگال لە زوبانت بێ. بەخوا برسێتی و تینوێتی زۆر ئاسان بەسەریا زاڵ دەبی،
بەڵام مەرد و قارەمان و پاڵەوان و مسڵمانی ڕاست ئەوەیە ئاگای لە زوبانی بێ هەر لەمڕۆ بڕیار بدە لە ڕەمەزانە بیکەی بە قوتابخانەیەک بۆی لە دوای ڕەمەزانیش زمانت بە خراپە بەرامبەر بە کەس بەکارنێنی. خاڵی حوتەم و کۆتایی بڕیار بدە کاتێکدانێ کاتێک تەرخانکە بۆ قورئان خوێندن تۆ لە مانگی قورئاندای ئەگەر نازانی بیخوێنی گوێ لە قورئان بگرە وە گوێگرتن لە وتارێکی بەسوود لە زانستێکی بەسوود لە خوێندنەوەی تەفسیری قورئان لە ژیاننامەی پێغەمبەر صلی الله علیه وسلم. ئێمەش ئینشاء الله تعالی لە مزگەوتی ڕێگەی بەهەشت لە خزمەتتاندا دەبین لە پێشکەشکردنی زنجیرە باسی بزانە هەر جارە و بابەتێک لەباری دین و لەباری ژینمان بۆ بەختەوەری دنیا و قیامەتمان بەویستی خوا پێشکەش دەکەین. ئینشاء الله کاتە زێڕینەکانی خۆتان لە ڕەمەزاندا بە بەرنامەدا بەش بکەن بەشتی بێسوود کە سوودی نەبووە ئەم دنیا هەیە و نەزەخیرەی قیامەتی پێیە تێیدا سەرف مەکەن. خۆتان پارێزن لە هەر شتێک کەوا کاتە زێڕینەکانی مانگی ڕەمەزانت بەفیڕۆ بدە. بە ئومێدی ئەوەن کە ئینشاء الله بە جوانی بگەینە خزمەت مانگی پڕبەرەکەتی ڕەمەزان. یا ڕەبی خوایە بمانگەێنی ڕەمەزان تەوفیقمان بدەی هیدایەتمان بدەی کەوا بە جوانی لە خزمەتی ئەو مانگە پڕبەرەکەتەدا بین جوان تێیدا بە ڕۆژوو بین عیبادەتی خوای تێدا بکەین. ئەی ئەو کەسانی کە ئێستا دڵ ناڕەحەتن بەداخستنی مزگەوت وەرن بە کردار بیسەلمێنن کەوا چەندە شەیدای مزگەوتن بەویستی خواگە مزگەوت کرایەوە هەوڵ بدە یەک جەماعەتن نەفەوتێ یەک تەراویحن نەفەوتێ مەگەڕێ بەدوێ ئەو شوێنانەدا بە دەدەقە لە مزگەوت بڕۆیتە دەرەوە. ئەگەر تۆ ئەوەندە مشتاقی مزگەوتی وەرە لەو مزگەوتانەدا بەشدار بە کە عیبادەتی خوای بە تێر و تەواوی تێدا دەکرێت کە تەراویحی جوانی تێدا دەکرێت کە مەوعیزە و ئامۆژگاری وتاری سودبەخشی تێدا دەکرێت بە کردار خۆشەویستیت بۆ مزگەوت و ماڵی خوا بسەلمێنە نەک هەر بە قسە و بە دروشم. یا ڕەبی خوایە لە ڕەمەزان و غەیری ڕەمەزاندا لەشمان ساغکەی دڵمان خۆشکەی لە نەخۆشی و بەڵاو مصیبەت خوایە بە دوورمانکەی ماڵەکانمان پڕکەی لە هێمنی لە ئاشتی لە خۆشەویستی لە ڕێز و قەدر و حرمەت. یا ڕەبی خوای پەروەردگار لێت دەپاڕێمەوە هەموو ئەوانەی نەخۆشن خوایە شیفایان بدەی هەموو ئەوانەی تووشی ئەم ڤایرۆسی کۆڕۆنایە بوون یا ڕەبی خوای ڕەحمیان پێ بکەی. یا ڕەبی خوای ئێمەش و سەرجەم مسڵمانانیش لە ڤایرۆسی کۆڕۆنا لە ڤایرۆسە خراپەکان لە نەخۆشیە گواستراوەکان لە ڤایرۆسی ئەخلاق تێکدەر لە ڤایرۆسی لە ناوبردننی دین و ئیمانی ئینسان یا ڕەبی خوای بمان پارێزی خۆمان خێزانمان منداڵمان وڵات و نیشتیمانمان لەگەڵ هەموو گەلانی جیهان و وڵاتانی جیهاندا ڕەحم بە حاڵی هەموو مرۆڤایەتی بەگشتی بکەی و ڕەحم بە حاڵی ئێمەی مسڵمانیش بە تایبەتی بکەی. آمین آمین والحمد لله رب العالمين. يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون.